ڕازڕەزای تەمەن 23 ساڵ دەرچووی بەشی زەویناسیە و خولیای هونەری شێوەکاری هەیە. لە ئێستادا هونەری شێوەکاری کردوتە پیشەیەک بۆ بژێوی و سەرچاوی داهاتی. پامنێرمان ڕێژنە ڕزگار ئەم فیچەرەی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەریبین. هونەری شێوەکاری بەشێک بۆ لە حەز و خولیای مناڵیم و لە پاڵ ئەو هونەری خوێنومە زانستی زەویناسی جیۆلۆجیش بە هەمان شێوەیەکێک بۆ لە حەز و خولیاکانی من نەمتوانی هیچ یەکێک لە هونەر و زانستەکە ئیمالکەم بۆیە توانیم لە هەردوو بوارەکەی سەرکەوتوو بووم و توانم پێکەوە گریان بەم چکە لەبەری لە زانستی جیۆلۆجیش جا گرنگی باسکێچ و وێنە دەدرێت توانیم ئەم هونەر و زانستە پێکەوە گرێ بم هەم توانم لە هونەرەکەشا خۆم بەرەو پێش بەرم و هەل لە بواری زانستەکەشا سپاس بۆخوا لەبەری بە حەز و خولیای خۆم چوومە ئەو بوارەوە توانیم لە هەر چوار قۆناغەکەی زانکۆیە نمرێکی باش بەدەست بێن و یەکێک بووم لە دەیەکەمەکان. بە شێوازێکی گشتی لە هەموو بارەکانی وێنەکێشانە کار دەکەم لەسەر بۆی زەیتی بۆی ئەکریلیک بۆی ئاوی قەڵەم ڕەساس توانیمە لە هەموو بوارەکانە خۆم ببینمەوە و تایە سەرکەوتووە بم. نوێترین کاریشم بریتە لەوەی کە ڕسمی کەسایەتێکی کوردستانم کێشاوەتەوە و تێکەڵ بە نەخشی سرکەیم کردووە کە ئەوی شاعیر پیرەمێردە ئەم ستایلم زۆر بەلاوە جوان بوو پێم ئەمەوێت کە ستایلێکی جیاواز و تایبەت بێت وەکوتم کە کەسایەتیەک بێت و پاشان باگراوندی ئەو ڕسمە بریتی بێت لە نەخشێکی کوردەواری کەویش نەخشی سرکەیە. لە ئێستا کاری من ئەوەیە کە بمەوێت ستایلێکی تایبەت بە خۆم هەبێت ستایلەکەشم بریتە لەوەی هەر بامان شێوە کەسایەتە دیارەکانی کوردستان کێشمە و تێکەڵ بە ئابستراکتیکەم واتە ڕسمەکان وەک خوان وەکو ڕیالیزم نێکێشمە و گرنگی بەوە بم کە سێبەری دەموچاویان چۆنە بەم شێوازانە گرنگی پێنێم تەنها گرنگی بەوە بم کە دەموچاویان تێکەڵ بکەم بە کۆمەڵی ڕنگ بەم شێوازە ڕسمەکان کێشمەوە. تێکەڵی ریالیسم و ئەبستراکت لە سەرەتای هەڵبژاردننی هەموو کارێکدا پێویستە تۆ کۆمەڵی خاڵ لە خۆتا کۆ بکەیت تۆ تاکوتوانی لەو کارەیە سەرکەوتوو بیت و بەرەو پێشی بەری و بێگومان هونەرەکەی منیش بەدەر نەبوو لەوە لەبەرەوەی من ئەمە حەز و خولیای خۆمە چکە حەز و خولیا لە کاردا گرنگترین شتە کە تۆ تایە توانی بەرەو پێشی بەریت و بیرم لەوەش کردەوە کە کارساز ببم بە کارسازێک لەم بوارەی کە هەمە ئەویش بواری شێوەکاریە و بتوانم لە ڕێوە پێداویستی خەڵکی پێبڕکەمەوە و خەڵک ئیسفادە لە تابلۆکانم کات لە ڕاستیە بەڵام بەداخەوە بواری شێوەکاری لە کوردستاندا پێگەیەکی هونەری تایبەتی نیە و گرنگێکی وای پێنەیراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ئەتوانم ئیسفادێکی باشم لەوە کردووە کە بتوانم تابلۆکانم بە کۆمەڵێک کەس بفرۆشم لە ئێستا داواکاری باش تا ڕادەیەک باشی لەسەر و توانیممە بێتە سەرچاوی داهات بۆم و لە ئێستاە خاوەنی ئەم بزنسە بچووکراوی خۆم و کاری لەسەرەکەم ڕاستنکردن لەسەر دیوار کە ئەمەش داواکاریەکی زۆری لەسەر لەلایەن خاوەنی شوێنە گشتیەکانەوە کە لێم داوا کراوە یەکێک لەو شوێنانە هۆڵی جیمە یاخود قوتابخانەکان یاخود خواردنگەکان کە داوام لێ ئەەکەن ڕسمی شتێکیان لەسەر دیوارەکان بۆ بکێشمە و کە ئەمەش گرنگیکی خۆی هەیە و بەلامەوە شتێکی زۆر باشە هەمیشە شێوەکاران لە بیری ئەویان کە پێشانگای تایبەت بە خۆیان هەبێ و منیش بە هەمان شێوە ئەمەوێت پێشانگایەکی تایبەت بە خۆم بکەمەوە ئەو ستایلی کە خۆم ئەمەوێت لە پێشانگاکە نمایشی بکەم. لە زۆر فستیڤاڵ و پێشانگایکە بەشداریم کردووە بەکاری بەم کارانە بەڵام ئەمەوێت ئەم پێشانگایی کە ئیکەمەوە بریتی بێ لەو ستایلی کە خۆم لە خەیاڵ و لە مێشکمایە تایە نمایش بکەم ئەم بۆ پێشخستنی ئاستی هونەری وڵاتەکەم هەم بۆ دەرخستنی توانە و لێهاتووی خۆم لەو پێشانگایە.